گەرچی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بانگەشەی شەفافیت لە داهات و خەرجی دەکات لە ڕێی میدیاکانیشەوە سەرقاڵی بڕوا پێهێنانی هاوڵاتیانە لە ڕێی پڕۆپاگەندەوە، بەڵام لە ئەرزی واقعدا جگە لە ناشەفافیت هیچی دیکە لە کابینەکە بەدی ناکرێت. نەبوونی پرۆژە یاسای بودجە و راپۆرتی کۆتایی ساڵ لەبارەی داهات و خەرجی و پەکخستنی ئەو دەستگایانەی کە کاریان چاودێری کردن و بە دوواداچوونی کارەکانی حکوومەتە بەرچاوترین نمونەن لەو بارەیەوە. لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە ڕووی داراییەوە پرۆسەیەکی یەکجار ناشەفاف بەڕێوە چۆ یەکێک لە هۆکارە سەرچیەکانیشی ئەوەیە کە دەستگا چاودێریەکان لە هەرێمی کوردستان پەراوێز خراون و بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەڵنەستاون. یەکێک لە ئەرکە هەرە سەرچیەکانی پەرلەمان بریتیە لە داڕشتنی بودجە و پەسەندکردنی بڵین بەسەندکردنی بودجەی ساڵانەی هەرێمی کوردستان، بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردووی ئەم کابینێ و لە کابینەی ڕابردووشدا یعنی لە 2014 هەرێمی کوردستان بودجەی تایبەتی بەخۆینەوە کاتێک کە تۆ بودجەت نەبووە ناتوانانی تەخمینی ئەو پارە بکەی کە بۆچی تەرخان دەکەی، ئایا پرۆژەکانت چین. داهات لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا یەکجار ناشەفافە، خودی وەزارەتی داراییش نازانێت داهاتی با بڵین بە تایبەتی نەوت و دەواازە گومرگیەکان چەندە. بە بڕوای چاودێران کابینەی نوێم لە 2 ساڵی تەمەنیدا دەرفەتی باشی لە بەردەمدا هەبوو بۆ ئەوەی یاسای بودجەی هەبێت، بەڵام گوێی پێنەدا و درێژەی بەو ناشەفافیەتەدا کە لە 10 ساڵی ڕابردوودا هەبوو. بەداخەوە لە هەرێمی کوردستان وەک دەزانین ماهەوەی 9 ساڵ بۆ 10 ساڵ دەبێتن لە فەراغی بوونی بودجە حکومڕانی کراوە. کابینەی نوێمیش درێژەی بەو سیاسەتەدا کە نەیتوانی ساڵانە بودجەی خۆی پێشکەشی پەرلەمان بکاتن و پەسەند بکرێتن و دواتر کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕای گشتی پەرلەمانی کوردستان هەم چاودێری خەرجی و داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لێپێچینەوە لە کەم و کوڕیەکان بکەن. بەڵێ یعنی یەکێک لە هۆکارەکان نەبوونی بودجە کە ینی یەکێک لە بنەما سەرەکیەکانی چاودێریکردن و شەفافیەتی پەخست کە کابینەی نوێم درێژەی پێدات. چەند جارێک بەڕێوەبەرایەتی گشتی بودجە ئامادەسازی کردووە بۆ ئەوەی پرۆژە یاسای بودجە بنێردرێت بۆ پەرلەمان، بەڵام حکوومەت پشتگوێی خست و تا کۆتایی هاتنی تەمەنی پەرلەمان و حکوومەتیش یاسای بودجە چاوی بە دنیا هەڵنەهێنا و داهات و خەرجەکانیش بە تاریکی مانەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.